ڕاستیدا لەسەر کەناڵە ڕاگەیاندەکان و حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی یعنی مەفروزە خەڵک هۆشیار بکرێتەوە لە بە مناسبەی وەڕکشۆپەکان و چالاکی و کۆمەڵێ بابەتی تر لەولایەنە بەڕاستی ژێرپەنجە لە کۆمەڵگای ئێمە ئێستا کە بۆتە دیاریدەیەکی باو. داواکاری لە وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان هۆکاری نەخۆشی شیرپەنجە لە وڵاتەی ئێمە لە هەرێمەکە ئێمە داواکاری بۆمانی دیاریکە هۆکارەکەی لە چیەوەیە؟ لە کەش و هەواوەیە، لە خواردنەوەیە، لە نەخۆشەوە بۆ نەخۆشی ترە گۆزرێتەوە لەبەرەوەی بۆتە دیاردەیەکی زۆر زۆر. داوای شفا بۆ تەواوی نەخۆشبووانی ئەو نەخۆشیە دەکەم شێرپەنجە و هیوادارم کە ئەو نەخۆشیە بنبڕ بکرێ یان ئەگەر بنبڕیش ناکرێ چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە یان بکرێتە ئەرێک لەسەر هەموو خەڵکێک چۆن منداڵ دەکوترێ بۆ ئەوەی تووشی نەخۆشی نەبێ با گەورەکانیش ئاوا ببێتە یاسا ببێتە یان ڕێنماییەک بدەن بۆ ئەوەی خەڵک خۆی تاقی بکاتەوە یان فەحس بکە 6 مانگجارێک بۆ ئەوەی ئەگەر ئەو نەخۆشیە خوددا نەخەسە لە یەکێکدا هەبێ زوو ڕێگای لێ بگیرێت و چارەسەر بکرێت.